منە کوڕێکی باشە بۆ نمونە بابەتی کۆمەڵاتی واز لە بابەتی هوەری ئێنین بۆچی کۆمەڵێکن یعنی بۆ نمونە لە ڕووی بابەتی کۆمەڵایەتی و یەکسەر ئەبارێنە سەرتان و قسەی نەش منی جوان بامان جۆر بۆ تاکە ئێمە کەلتورەمان وابێ بەبێ ئەوەی کەسی بەرامبەر بناسین و بەرکەوتەمان هەبێ لەگەڵی ڕقێکی زۆرمان بۆی هەیە کە لە کەلتوری ئێمە و لە دابوونەریتی ئێمە میرەگیان ئەم جۆرە هەربوونی نەبوو کە بەبێەوەی بیناسی ڕقمان لێ بێ ئێمە میوان دۆست و هاونیشتمان دۆست و هاو کەلتور دۆست بووین هەمیشە بەڵێ بە حەقیقەت ئەم دیاردەیە کە ئەتوانم بڵم چەند ساڵێکە بۆتە باو لە ناو خەڵکە بەبێ ئەوەی تۆ بزانی بەرامبەرەکەت چ کەسایەتیەکە لە طەبیعەتە چۆنە لە ڕاستیە چۆنە حکم ئەدرێ و حکمی ئێمەش ئەتوانم بڵم زیاتر بەچاوە من بەچاو سەیری بەرامبەرەکەمەکە